بەناوی خۆی بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بەڕێزان خۆم بە خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ قسە و باسکردن لە سەر یەکێک لە بابەتە گرنگەکانی تایبەت بە ژێرخانی ئابووری هەر کۆمەڵگەیەک ئەوش قسە و باسکردنە لەسەر چۆن گەنجان ببنە خاوەن پرۆژێکی ئابووری سەربەخۆ. ئەمەوێت لە پێشەکێکەمە ئاماژە بۆ بکەم کە لە هەرێمی کوردستان یەکێک لەو توانە مرۆییانەی کە ژێرخانی ئابووری هەموو کۆمەڵگەیەک پشتی پێدەبەستێت گەنجە، تاقەی گەنجە، وزەی گەنجە، توانایەکی مرۆیی بەهێزە لە ئابووریدا زۆر گرنگی پێدەدرێت و حکومڕانانی هەر وڵاتێک بە هەندی دەزانن کە هێزی کار و هێزی مرۆیی بە سەرچاوەی سەرەکی بەگەڕخستنی وەمانەوەی ژێرخانی ئابووری ئەو وڵاتەدا دێ. بەڵام لە بینی قەوسێکدا ئەوە لە هەرێمی کوردستانە ئەم توانە مرۆییە مرێنراوە بەداخەوە کە نەتوانراوە هێزی کاری توانە مرۆیی گەنجان بخرێتە بواری ئابووریە و سوود لە توانە و تاقەوزەی گەنجانەی گەنجەکانمان وەربگیرێت. لە هەمان کاتدا پێویستە ئەوەش نەشارینەوە ئەو حەقیقەتەش بڵێن کە ئێمە وا ڕاهێنراوین، ئێمەی گەنجان وا ڕاهێنراوین و گەنجان وا ڕاهێنراون کە هەمیشە چاوەڕێی دەستی و مەرحەمەتی حکومەت بن لە کەرتێکدا لە شوێنێکە دایمەزرێ و چاوەڕێی موچەیەکی ماگانە بکە. هیچ کات بیرۆکەی پرۆژەی ئابووری لە لای گەنجانی ئێمە گەڵاڵە نین کە من ئەو گەنجانی کە هەوڵەدەن کە پرۆژەی ئابووریان هەبێ، هەوڵەدەن کە سەرمایەکی سربەخۆیان هەبێ و خۆیان بەرەمهێن بن. ئەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەی چی بکرێت، قسەکە ئەمەیە، ئەی چی بکرێت گەنجان خاوەنی پرۆژە و سەرمایی خۆیان بن. ئایا ئەو لایەنە پەیوەندیدارانە چیە بن کە گەنجان بگەێنەوە و ئاستەی کە هیچی تر بیر لە کەرتی گشتی نەکەنەوە، خاوەنی پرۆژەی خۆیان بن لەسەر پێی خۆیان بۆسن سەرمایەکی تایبەت با خۆیان هەبێ و ئەو ڕێکارانە چین کە گەنجە بێ بیگرنە بەر بۆی کە ببنە خاوەن سەرمای خۆیان. لە هەمان کاتە ئەو ژینگەیە کامەیە کە بێت بۆی فەرەهەم بکرێت بۆی کە سەرمایە و داهاتی بەگەڕخستنی پرۆژەکانی ئەم گەنجە تیایداجێ بکرێتەوە تا چەند کۆمەڵگەکە و ژینگەی کۆمەڵگەکە لە ڕووی ئابووری و بە گەڕخستنی پارە تایدا فەرەهەم کراوە. من لەگەڵ میوانەکەم شەنوکەوی ئەم بابەتە زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز محەممەد ئەبووبەکر ئابووری ناس. کاک محەممەد سواس بۆ ئامادەبوونتان. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆم دەرفەتە، سڵاو لە جەنابت و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس. کاک محەممەد دەمەوێت بپرسم کە باسی ئەومان کرد کە یەکێک لە توانە مرۆیەکانی هەر کۆمەڵگەیەک بۆ بەگەڕخستنی و پتەوکردنی ژێرخانی ئابووری توانای گەنجانن. گەنج بە واقعی لە چوارچێوەی جوگرافیای هەرێمی کوردستانە قسە بکەین، گەنج توانیوێتی پشت بە توانە مرۆیەکەی خۆی بەسێ لە هەرێمی کوردستان؟ بەڵێ، ئەگەر سێری واقعی کۆمەڵایەتی و ئابووری هەرێمی کوردستان بکەین ئەبینین ڕێژەیەکی زۆر لە گەنجان و ئەگەر بەورتر بیڵم بە دەقیقتر ئەوانەی کە لە تەمەنی کارکردن و کارکردندان و توانای کارکردنیان هەیە بە دوای کاردا گەڕێن لە ئێستا لە هێزی کارانین. لێرە ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بم. زۆر جار بەهۆی تێنەگەشتن لە باری ئابووری و واقعی کۆمەڵایەتی و سیاسی کۆمەڵگای کوردیەوە زۆر جار جۆمان لە حاکم و حکومڕانەکانی هەرێمی کوردستانە بێت کە زاراوەیەک بەکارێنن بۆ کارنەکردنی گەنج کە زاراوەیەکی زۆر بێزرا و نەفرەت لێکراوە لای کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەو زاراوەیەش کە ئێستا من لێرە نامێ ئاماژەی پێ بکەم کە هەمیشە ڕنگدانەوە و کاردانەوە بێت لەسەر باری سایکۆلۆژی تاکەکان لە هەرێمی کوردستانە کە بۆ ئاماژەکردن بە کارنەکردنی خەڵکی کوردستان بە گشتی و گەنج بە تایبەتی بەکارێنن بۆی تێنەگەشتنیانەوە لە واقعی ئابووری کۆمەڵایەتی هەرێمی کوردستان. کاک سارە لێرە ئاماژە بە شتێ بکەم. دروسترە کە ئەوان بڵێن فەرهەنگی کار لە هەرێمی کوردستانە لاوازە. ئەمەش هۆکاری بە پلەی یەکەم
هۆکارێکی ئابووری هەیە کە خەڵکی هەرێمی کوردستان لەو شتە ڕازی نین کە پێوترێ پاداشتی کار لە پاداشتی کارەکانیان ڕازی نین. ئەو پەیوەندی بەوە نییە کە خەڵکی هەرێمی کوردستان وەک ئەوان وێنایەکەن یان بە تعبیرێکی زۆر ناشرین بەکارێنن کە پێناسەی خەڵکی هەرێمی کوردستان پێکەن کە کار ناکەن و بە تایبەتی گەنجان بەو شێوەیە نیە. تەنها ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان لەو شتە ڕازی نییە کە پێوترێ پاداشتی کار یان کرێی کارەکەی. بەڵێ زۆر باشە. لە هەمان کاتدا ینی کە ئەو گلەیەشەیە کە بەرپرسانی ئەم وڵاتە ئاماژە بەوە دەکەن و ئەوانە ئەم فەرهەنگە چۆن ڕاست بکەینەوە. ئێمە باسی لەوە کرد کە گرفت لەوەیە هەیە کە فەرهەنگی کارکردن لە لای ئێمە لاوازە. ئەم فەرهەنگە ئەرکی شێ ڕاستی کاتەوە. بەپلەی یەکەم ئۆباڵی مێژووی و سیاسی و ئابووری کۆمەڵایەتی لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئۆباڵێکی معنەوی لە ئەستۆیە و لە ئێستا و ئایندەی هەرێمی کوردستان بەرپرسیارە لە هەموو ڕوەکانەوە. بەپلەی یەکەم ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ئەو بارە لارە ڕاست کاتەوە. ئەویش هەنگاوی یەکەم لە ڕێگەی ڕاگررتنی ئەو لێدوانانەوە کە ئێستا بە جۆرێک لە جۆرەکان ینی بۆ بە وەک بڵێ دژایەتی تاکی تاکەکان لە ناو هەرێمی کوردستانە یان خەڵکی هەرێمی کوردستان کە هەمیشە لە لێدوانەکانیاندا لە پرێس کۆنفرانسەکانیاندا بۆ ئاماژەکردن بەکارنەکردنی خەڵکی هەرێمی کوردستان ئەو عیبارەتە جارحانە ئەو وشە بێزارکەر و بریندارکەرانە بەکارێن. بە بڕوای من وەک ئابووری ناسێک زۆر زۆر هەڵەیە ئەبێ و فەرهەنگە ڕاست بکرێتەوە و لە ڕێگەی گۆڕینی هەندێک لە یاساکان و ریفۆرمی یاسایی و ئابووری ئەتوانێت کرێی کار و پاداشتی کار لە هەرێمی کوردستان بەرز بکرێتەوە تا خەڵکیش کارێکی شەرەفمەندانەی دەست بکەوێ و کاری تیاکا بە شانازی و خزمەتی نیشتیمانەکەی خۆی بکە. وترێت کە پەروەردە ڕۆڵی گەورە بینێ لەوەی کە تاک و گەنج و ئەو مناڵی کە ئەمڕۆ مناڵە و دوو ڕۆژی ترە بێتە گەنج و توانای مرۆی کۆمەڵگە پشتی پێ دەبەسرێ بۆ ژێرخانی ئابووری تیایدا هەڵەین لە پەروەردەکردنیشە ئێمە ئابووریانە پەروەردەیان ناکەین. بە نمونە وەگەوترێت پەروەردە بە زمان نییە، پەروەردە بە کردارە. باوکەکە ناتوانێت پاشەکەوت کە مناڵەکەش فێرە بێ هەر چاو لە باوکێکە پاشەکەوتکە. تا چەند ینی ئەم جۆرە لە کولتورە پەروەردەیە نائابووریەش ڕۆڵی هەیە. بەڵێ ئەویش بە ڕێژەیەک ناتوانین بڵێن لە 100% هۆکاری پەروەردەیە و فاکتەری پەروەردەیە، بەڵام بە نیسبەتێک ڕۆڵی خۆی هەیە لە خوڵقاندنی ئەو دۆخەیە. لە هەرێمی کوردستاندا هەروەک چۆن پێشتر ئاماژەم پێکرد فەرهەنگی کار لاوازە، فەرهەنگی پاشەکەوتیش لاوازە. لە هەرێمی کوردستان زۆر جار ئەو پارەی کە پێش پاشەکەوت دەکرێت لە ماڵەکانە دانرێت، لە ناو بۆفی و قاسەکانە دانرێت کە ئەمە لە ڕووی ئابووریەوە لە زانستی ئابووریە پێوترێ جمودی پارە، ینی کە ئەو پارەیە جمودی کردەوە بەستوێتی هیچ بەشداریەک ناکات لە چالاکی ئابووری و گەشەپێدانی ئابووریە. باش کاک محەممەد گەنجێک گریمان $10,000 هەیە لە هەرێمی کوردستان با واقعی دوور نەڕۆین و لە ڕووی زانستی ئابووریەوە، چونکە زانستی ئابووری هەردووکمان نەزانین کە زانستێکە وەکو بیرکاری داتایە، بەڵام ئەبێ بیگونجێنی لەگەڵ واقع. لە هەرێمی کوردستان گەنجێک $10,000 پێیە. ئەم جمودەی کە بەڕێز باس کرد نەیخاتە قاسە و بۆفی و شوێنی هەڵگرتنەوە و نەیکوژێت. چی پێ بکات لە ئێستای واقعی هەرێمی کوردستانە بۆی بیکاتە سەرمایەکی خۆی؟ بەڵێ کاک سالار کە گەنجێک بێوێت پرۆژەیەکی بچووک، ئەو ئێمە لە زانستی ئابووریا پێڵێن پرۆژەی بچووکە بۆ سەرمایە و بۆ بڕە سەرمایە کە بەرهەمی بێنێ، کە بێ پرۆژەیەکی بچووکە ئەبێت دیراسەی واقعی حاڵ و باری فەرهەنگی و کولتوری کۆمەڵایەتی ئەو ناوچەی خۆی بکات. هەموو پرۆژەیەکی بچووک بۆ هەموو ناوچەیەکی کوردستان نابێ، هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان
شارە گەورەکان وەک هەولێر و سلێمانی دووەک وە قەزا و ناحیەکان هەرێکان تایبەتمەندی کولتوری و فارهەنگی خۆی هەیە لە ڕووی دیموگرافی لە ڕووی جوگرافی و تایبەتمەندی مێژووی خۆی هەیە بۆیە ئێستا کە هەر گەنجێک لە هەرێمی کوردستان کە بێت پرۆژەیەکی بچووک بنیاد بنێ هۆکاری یەکەم و فاکتەری یەکەم بۆ سەرکەوتنی بۆ دەرکەوتن و هەڵکەوتنی و ئیدامەدان بە پرۆژەکەی ئەبێت لە باری فەرهەنگی و کۆمەڵایەتی و واقعی ئەو شوێنە ئەو موقعی خۆی ئەو شاری خۆی بخوێنێتەوە ئەنجا پرۆژەکە بنیاد بنێ کەواتە لە هەمان کاتە پێویستیشی بەوە نییە لە ڕووی هەم فەرهەنگی و هەم کولتوری کۆمەڵگەییەوە هەم لە ڕووی ئابووریشەوە ڕاوێژ بە کەسی ئابووری ناسکە؟ بەڵێ لێرامێ ئاماژە بە شتێ بکەم لە هەرێمی کوردستانە ئەوانەی کە ئەوانەوێت ئەو گەنجانی کە ئەوانەیە پرۆژەی بچووک بنیاد بنێن بە سەرمایەکی کەم دوو جۆرن بەشێکیان ئەوانن کە ئەوانەیە پرۆژەی بچووک بنیاد بنێن توانە و شارەزایی و لێهاتووییان هەیە کەفاعەت و قابلیەتێکی زۆریان هەیە و ئەمانە زیاتر ناجیح بن زیاتر سەرکەوتووە بن و هەڵکەوتووە بن و دەرەکەون لە بوارەکەی خوانە جۆرێکی تر توێژێکی ترمان هەیە کە هەوڵا پرۆژەی بچووک بنیاد بنێ بەڵام قابلیەت و قدرەت و توانە و شارەزایەکەی وەک پێویست نییە ئەمانە کەمتر ئەگەری سەرکەوتنیان هەیە بۆیە ئەگەر پرس بە شارەزایانی ئابووری بکرێت لەلایەن ئەو توێژەوە ئەگەری سەرکەوتنیان زۆرترە زۆر باشە کەواتە باسی پرۆژەی بچووکە کرد خودی پرۆژەی بچووک بۆی لای گەنج ڕوون بێت پێناسیەکی بکەی بۆی بزانێت پرۆژەی بچووک هەر خۆی چییە؟ بەڵێ پرۆژەی بچووک یەکەیەکی ئابووری و کۆمەڵایەتیە کە بە قەبارەی کارکردنی دیاریکراوە ناسرێتەوە کۆمەڵێک چالاکی بەرەمهێنان و بازارخستن و تەسویق و چالاکی سەرمایە و چالاکی ئیدارەدانی تاکە کارگێڕی تاکە و دوو پێناسەی هەیە لە هەندێک لە جانبی وەسفی و پێناسەیەکەن کە ئەمە زیاتر تەرکیزەکاتە سەر کاریگەری و ڕۆڵی پرۆژەی بچووک لەسەر بازار زۆرینەی شارەزایان ئەم پێناسەیان پێ مەقبولترە و پێناسەیەکی ترمان هەیە ڕێژەییە کە تەرکیزەکاتە سەر بوونی پێوەری ژمارەی کرێکار پێوەری سەرمایە بڕی سەرمایە و بڕی بەرەمهێنان و بۆ بازار خستن بەڕست وەکو ئابووری ناسێک تا چەند ئێستا لە ساحەی هەرێمی کوردستان هەست بەوە ناکەن کە ینی تا چەند پرۆژەی بچووک لە هەرێمی کوردستان گرنگی پێدراوە گرنگی پێدرێ؟ لە هەرێمی کوردستانە لە چەند ساڵی ڕابردووە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە قەرزی بچووکێدا بە گەنجان ئەم قەرزە بەشێکی کەم لە گەنجان وەریانگێ هەرچەند سەرمایەکەی وەک پێویست نەبوو بەڵام لێرە ئەمێ ئاماژە بە خاڵێکی زۆر زۆر گرنگ و هەستیار بکەم کە پێم وایە هۆکاری فەشەل و سەرنەکەوتنی زۆربەی پرۆژە بچووکەکانە و ئەو بێزاری و ڕەتکردنەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ وەرگرتنی قەرزی بچووک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وەک ئابووری ناسان ئێمە ئەوەی کە دیقەتماندا بێ دیراسەمان کرد بێ حەج پرۆژەیەکە تۆ بتوێ بۆ خزمەتی ژێرخانی ئابووری کۆمەڵگا و گەشەپێدانی ئابووری وڵاتەکەت بیکەی ئەبێ واقعی حاڵ و باری فەرهەنگی و کۆمەڵایەتی و کولتوری و عەقیدەی دینی ئەو هاوڵاتیانی وڵاتەکەت ڕەچاو بکەیت و بیخوێنیتەوە و حسابی بۆ بکەیت لە هەرێمی کوردستاندا شتێک کە مای سەرنجە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو قەرزایە بە خەڵک پێشتر ئەیدا بە خەڵک بەشێک بڕێک پارەی وەرەگی لە بەرامبەریە کە لە کاتی پێدانەوەیە کە لە زاراوی بە مستەڵەحی دینی بە زاراو ئاینەکە پێوترێ ڕیبا لە زانستی ئابووریا پێوترێ سعری فایدە لە زوانی کوردیشە پێوترێ سوود لە بێشکردن و گۆکردنی کۆمەڵایەتیا پێوترێ سوو کە زاراوەکی زۆر نەفرەت لێکرا و بێزراوە لە لای خەڵکی ئاینپەروەری هەرێمی کوردستان بۆیە پێدانی ئەو قەرزە زۆرجار ناجیح نابوو ئەبووە مای کاردانەوە و ڕەدانەوەی لێکەوتۆ لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە کە ئەو نرخی سوودە خەڵکی هەرێمی کوردستان بەڕاستی
ئەوەی من دیقەتم داوێ وەک ئابووری ناسێک لە سا هەشتا بۆ نەوەتی ئەو قەرزەی ڕاتە کردەوە ڕێژێکی زۆر کەم وەریانەگە لەبەرەوەی مخالیفی بیر و باوەڕی ئاینیانە مخالیفی عەقیدەی ئاینی خەڵکی هەرێمی کوردستانە. بەڵێ ینی ئێستا ئەمە بزانم کە لە هەرێمی کوردستان گرنگی پێدراوە یاخود نا لە هەرێمی کوردستان پرۆژەی بچووک مەبەست. بەڵێ لە هەرێمی کوردستان وەک پێویست گرنگی پێ نەدراوە. ئەمێ ئاماژە بە شتێ بکەم لێرەیە بە بەراورد بە وڵاتانی دەرەوە تەنانەت بە وڵاتانی دراوسی هەرێمی کوردستان ئێران و تورکیاش ئەو گرنگی پێ نەدراوە کە شایانی باز بێت. لە زۆرێک لە وڵاتانە سنووقێکی تایبەت هەیە بە پێدانی قەرزی بچووک وەک پێشتر ئاماژەم پێکرد کە ڕەچاوی باری کولتوری و ئاینی و کۆمەڵایەتی ئابووری خەڵکی وڵاتەکەشێکە و ئەو سندوقانە بەرپرسن لە پێدانی قەرزی بچووک بە هاوڵاتیانی وڵاتەکانیان و کاریگەری و ڕنگدانە و کاردانەوەی زۆریشی هەبووە لەسەر پێشخستنی باری ئابووری وڵاتان و نەیەشتنی هەژاری و کەمکردنەوەی کەلێنی هەژاری لەناو کۆمەڵگا. بەڵێ ئەتوانین بڵین پرۆژەی بچووک هیچ پێوەرێکی هەیە بۆی پرۆژەیەکی بچووکی پێ دیاری بکەین؟ بەڵێ چەند پێوەرێکەیە چەند پێوەرێکەیە ئەگەر لە ڕووی ژمارەی کرێکارەکانەوە بەو پێوەرە حسابی بکەین هەچ پرۆژەیەک کە لە یەک کرێکار هەتا 15 کرێکار ئیشی تیا بکات بە پرۆژەی بچووک دائەنرێ. بەڵام ئەگەر ژمارەی کرێکارەکانی لە 16 بۆ 50 بوو بە پرۆژەی مامناوەند دانرێ لە 50 بەرەوسەر بە پرۆژەی گەورە دانرێت. زۆر باشە. بەڵام لەم وڵاتانەیە زۆرتر پرۆژە بچووکەکان نازانم ئی پاڵپشتی نەکردنە یاخود یەوەیە کە نەخوێندنەوەی واقعەکەیە یاخود یەوەیە کە ئێمە هەر خۆمان تاکی وڵاتی ئێمە تاکێکە کەمتر بەم پرۆژانە ڕانەهاتووە زۆر کات سەرکەوتوو نابن. هۆکاری سەرنەکەوتنی پرۆژە بچووکان چی؟ بەڵێ پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە ئەمێ ئاماژە بە شتێ بکەم کاتێک کە کەسێک ئەوێت پرۆژێکی بچووک دابنێت پێویستە چەند پرسیارێ لە خۆی بکە. پرسیار یەکەم ئەوەیە کە ئایا ئامانجی کۆمەڵایەتی و ئابووری و قازانجی مادیم هەیە لەم پرۆژەیە یا ئامانجی تر. ئەمە پرسیار یەکەم و پرسیارێک تر ئەبێت لە خۆی بکات ئایا لەو ناوچەیە لەو مەوقیعەیە هیچ پرۆژەیەکی تری تایە کە لە ئێستا و داهاتووە بێ بە ڕکابەری بە منافسی و ئاستی بەرهەمداری ئەم و ئاستی بە بازارخستن و فرۆشتنی ئەم کەم بکاتەوە کە پرۆژەیەک تر لەو ناوچەیە بێ. سێم شتیش ئەبێ لە خۆی بپرسێت ئەو کەسێک کە پرۆژەی بچووک بنیادەنرێ ئایا ئەم شوێنەی کە ئەو مۆقیعی کە من پرۆژەی بچووکی تیادانێم تا چەند شیاوە بۆ ئەو پرۆژەی کە بنیادێنم. بۆ نمونە ئێستا کە تۆ بتەوێت کتێبخانەیەک یان ناوەندێکی فۆتۆکۆپی و ئیستاق دابنی پێویستە لە نزیک فەرمانگەکانی حکوومەتا بێت یان لە نزیکی کۆلێژ و زانکۆکانە بێ. شتێکی تر ئەگەر بتەوێت پرۆژەی حەوزی ماسی ئەگەر گەنجێک گوێ پرۆژەی حەوزی ماسی بکە ئەبێت لەو ناوچانە بێت کە بەست و بەنداویتە بە نمونە دوکان و دەربەنیخانیان خوار بەنداوەکەەوە ئەو قەزا و ناحیانی کە ئەکەونە ئەبن بە بەراوی زێ بچووک لەبەرەوە فاکتەر و عنسوری سەرکەوتنی زیاترە تایبەتمەندی ناوچەکەی بخوێنێتەوە. زۆر ڕاستە. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەدا ئێمە ئەم فۆرمی کارکردنە لە لای گەنجی ئێمە زۆرتر پەنا بەوە برێت کاک محەممەد ینی ئەوەنە ئیحتیمامە درێ بە کەرتی گشتی ئەوەنە ئیحتیمام نادرێ بە کەرتی تایبەت. چی بکرێت کەرتی تایبەت خۆشەویست بکرێت چی بکرێت خێزانەکان وا بکەن تاکەکانیان فێری ئەو بکەن ببنە خاوەنی پرۆژێک ببنە هیچ دەبێت بنە خاوەنی پیشەیەک. بەڵێ ئەوە لە ڕێگەی چەند شتێکەوە بە پلەی یەکەم ئەوانەی کە پسپۆر و شارەزای بواری ئابوورین کە شارەزای و تایبەتمەندیان لە بواری ئابووریا هەیە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە لە مینبەر و دوانگە جیاوازەکانی خۆیانەوە کە بتوانن
ئەم هۆشیاریە ئەم هۆشیاریە لە ناو کۆمەلگای کوردیا بڵاو بکەنەوە بێگومان دوای چەند ساڵێک کاریگەری و ڕنگدانەوەکەیە بینین ڕاست بەڵام لێرە ئەمێ ئاماژە بە یەک پشت بکەم ئێستا لە ناو نوخبەی حکومڕان و دەستەبژێری سەرمایهداری هەرێمی کوردستانە وێنایەکی زۆر هەڵا دروست بووە بۆ کەرتی تایبەت پیان وایە ئەگەر هەموو ممتەلەکات و مڵک و ماڵی حکوومەتی گواستەوە بۆ کەرتی تایبەت داد بە کۆمپانیایەک ئەمە کەرتی تایبەتە بەڕاستی ئەمە وێنایەکی زۆر زۆر هەڵێ بۆ کەرتی تایبەت ئێستا تەنانەت لە وڵاتانە کە پێشینەی سەرمایهداریشیان هەیە لە ئەوروپاش حکوومەت هێشتا کۆمەڵێک ئەرک و بەرپرسیارەتی گرنگ هەیە هەر خۆی هەڵیەگرێت نەدراوەتە دەستکەرتی تایبەت کە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی خەڵکی هەرێمی کوردستانەوەیە کەرتی تایبەت کەپتەوە خۆش پرسیارەکەی جەنابەت ئەوە بوو کە کەرتی تایبەت چۆن وا بکرێت کە گرنگی زیاتری پێدرێت ئەما بێت بە ریفۆرم و چاکسازیەکی یاسایی و ئابووری زۆر گەورەی تیا بکرێت لە ناو کەرتی تایبەتدا پۆڵێنبەندی کۆمپانیەکان دووبارە بکرێتەوە هەندێکیان بەڕاستی ینی ئەدایان و چالاکیەکانیان لە ئاستی ئەوانین پێیان بۆترێ کەرتی تایبەت بۆیە ئێستا خەریکە لە ناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە کەرتی تایبەتی وێنای شێواوە لەبەرەوەی ئەوانی کە لە کەرتی تایبەتە هەمەکارن و کار لەوە ڕۆشتون بە فعلی سەرمایهدار نین ینی لە بازاری کارە گەورە نەبوون سەرمایەکانیان لە ڕێگەی ئیش و کارەوە بەدەست نێناوە لە بارودۆخێکی نایاسایە و نائاساییە لە هەلومەرجێکی تایبەتە دەرکەوتون و هەڵکەوتون زۆر باشە ئەمێ بزانم کە سەرچاوەکانی سەرمایە بۆ پرۆژەی بچووک چۆن دەستی بخەین گەنجێک ئەو سەرچاوی چۆن وا لێ بکات پرۆژەی بچووکی پێ بنیاد بنێ بەڵێ چەند سەرچاوێکمان هەیە بۆ بەدەستهێنانی سەرمایە بۆ ئەو پرۆژە بچووکەی کە ئەتەوێت بنیادی بنەیت سەرچاوی یەکەم پاشەکەوتی تاکەکە خۆیەتی هەمومان نەزانین بەشێک لە وڵاتیانی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان کە کارەکەن بڕێک لە داهاتەکانیان پاشەکەوت لە پاشەکەوتە باشین بەڵام لە ئیسیسمارە خراپین دەم خۆش بەڵێ زۆر کەسەیە کە بڕێکی زۆر پارەی دانراوی هەیە وەک پێشتر ئاماژەم پێکرد کە لەناو بۆفییان قاسەکانە جمودی کردووە بەڵام نازانێت چۆن وەبەرێنانی پێوە بکات کە ئەمە هەم کەڵک و سوودی کۆمەڵایەتی و ئابووری گەورەی هەیە بۆ خۆی و بۆ دەوروبەرەکەشی وە لە دوجارە ڕنگدانەوە بێت لەسەر ئابووری هەرێمی کوردستان وەک ئاماژەم پێکرد سەرچاوی یەکەم پاشەکەوتی تاکەکە خۆیەتی سەرچاوی دووەم وەرگرتنی قەرزە لە کەسانی دەوروبەر و نزیک ئەمەش بەڕاستی ئاریشە و ئاستەنگ و ئاڵنگاری خۆی هەیە کە تۆ هەموو کەسێک ئەو متمانەیە کۆمەڵایەتی و ئابووری نییە کە خەڵک کە بەرامبەرەکەی بڕێک پارەی لێباچونکە نادڵنیایی هەیە لە دانەوەی بە تایبەتی لەم بارودۆخی ئێستا هەرێمی کوردستانە سەرچاوی سێهەمی تەمویل و پاڵپشتی بۆ پرۆژەیەکی بچووک وەرگرتنی قەرزە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی حکوومەت بەداخۆ ئێستا خۆی قەرزارێ خۆی قەرزارەکە لێرە لەناو قەڵسێکە حەزەکەم ئاماژە بۆ بم واقعێکی ئەوە نەتاڵە ئێمە وەک ئابووریناسان زیاتر هەستی پێکەین زۆر جار ئەوەشمان بە خەڵک گوتووە کە نەک سەرخان و ژێرخانەکە ئەوە سەرخانەکەمان کە لە بواری کولتوری و فەرهەنگیەوە کە ئاوا شێواوە و وەگەڵەن پیاوکە خۆی نەبوو ماڵێ بێ بە سەربەشی ماڵان خێروبێری شێبرێ بەتاڵان ژێرخانەکەشمان لە ڕووی ئابووریەوە نەک ئێستانی زۆر جار ئێمە بە خەڵک ماوەتوە کە هی داهاتوش فرۆشراوە کە ئەو مناڵانەی لە دایکە بن بە قەرزاری لە دایکە بن نازانم ئەمە بەڕاستی ئەوەنە تااقەت پڕوکێن و خەمهێنەرە کە ئینسان زۆر جار بە کولی مەیوسە بێ ینی بێهیوا بێ بێمەوە سەر تەوەرەکە وەگوتم پێشتر حکوومەتی هەرێمی کوردستان قەرزیەدا لە ڕێگەی وەزارەتی کاروباری کۆمەڵایەتیەوە کە سەرچاوی سێهەمی تەمویل و پاڵپشتیە بۆ پرۆژەی بچووک بەڵام ئێستا ڕایگرتووە و بە بیان و قەیرانی داراییەوە هیچ ئومێد و ئاسۆیەکیش نبینم کە دووبارە دەست پێ بکاتەوە و لێرامێ ئاماژە بە خاڵەکەم زۆر جار هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوەی ئێمە لە ناو خەڵکی کوردستانە بین ئاماژیان بە جۆرێک لە نادادی و ناتپەروەری کردووە لە پێدانی ئەو قەرزە بچووکەشا کە واش بۆ حاڵەوە
کە جیاوازیە کرا ینی پۆڵێن بەندیە کرا بەپێی ئینتیمای حیزبی و بەپێی ئینتیمای حیزبی و لایەنگری و وەلا و بەڕائی بۆ لایانی دەسەڵاتدار هەموو کەسێ نەیەتوانی کە ئەو پرۆژە ئەو قەرزە بچووکەش وەربگرێت. ڕاستە زۆر باشە. هەرچەند لە ئەسنای پرسیارەکانی ترمە باس لە کەم تا زۆر باس لە شوێن کرد. شوێن چەند گرنگە بۆ بنیانانی پرۆژە، ینی بۆ نمونە گەنجێکی دانیشتووی شاری سێمانی ئەبێ بیر لە کوێی شارەکە بکاتەوە بۆ بنیادنانی پرۆژەکە. خودی بیرۆکەی پرۆژەکە گرنگە یان شوێنی پرۆژەکە؟ بەڵێ بیرۆکەش بە ڕێژەیەک ڕۆڵی خۆی هەیە لە سەرکەوتن و ئیدامە پێدانی پرۆژەی بچووکە، بەڵام بە پلەی یەکەم شوێن زۆر گرنگە کە کەسێکگوێ پرۆژەیەکی بچووکات بیر لە شوێنەکە ئاکاتەوە بە دوو جۆرە، یا ئەو شوێنە بەکرێ ئەگرێت لە بەرامبەر بڕێک پارەیە، یان ئەو شوێنە ئەکڕێت کە ئاشیکڕێت ینی ئیجابیات و سلبیاتی هەردوو لایەنەکە کە تۆ ئەیکڕیت ینی کولفەیەکی زۆر تێچوونێکی زۆرەکەوێت لەسەر پرۆژەکە کە ئەو لە سەرەتایە و پێویستی بە دەستگیرۆی هەیە کە ئەو شوێنەکرێت و ئیجابیاتی هەیە ئەگەر شوێنەکە بکڕی وە گوتم سلبیاتی هەیە ئیجابیاتەکە ئەوەیە کە بەپێی مروری زەمن بەپێی تێپەڕبوونی کات ئەو شوێنی کە تۆ ئەو پرۆژە بچووکەتیا بنیادنا بایەخ و گرنگی ئابووری پیاکە. هەمومان زانین زۆر جار شوێنێک مووقعێک بەهۆی جۆرێک لە پیشەوە گرنگی و باخی پاک نرخەکەی چەند قات بەرز بووەتەوە کە کاتێ فرۆشرێ. و جۆری دووەم ئەوەیە کە شوێنەکە بەکرێ ئەگرێ، ئەمەش سلبیاتی خۆی هەیە کە ئیجابیاتی و سلبیاتی. ئیجابیاتەکە ئەوەیە کولفا تێچوونی پرۆژەکەت کەمە بێت زۆر لەسەرت ناکەوێت. سلبیاتەکەشی ئەوەیە کە تۆ کە شوێنێک بەکرێ گرتی خۆت نەبوو زۆر جار نادڵنیایی ناجێگیری و بەدەر لەوەش ئەو شوێنەکە ناوبانگی دەرکرد کەسەکە لێت وەرەگرێتەوە پرۆژەکەی تیابوونیانە. ینی لە هەرێمی کوردستانە بەهۆی لاوازی گرێ بەستە یاساییەکانەوە ینی وەک پێویست خەڵکی هەرێمی کوردستان بۆی کۆمەڵێک هۆکارەوە کە لێرا شوێنی باسکردنی نییە ئەوەنە تەرکیز ناکەنە سەر بەڵێن نامە و گرێبەست لە دادگاکانە کە نەتوانێت هەم خاوەنی پرۆژەکە و هەم لایانی ئەوەی کە مووقعەکەی بە کرێاتێ هیچیان حەقیان نەخورێت کەمتر خەڵک تەرکیز پشتە بەسێ بە بەڵێن نامەی یاسایی لە هەرێمی کوردستان. زۆر باشە کاک محەممەد ئەمەوێت بپرسم بەڵام دوای ناوبڕەکە وەڵامەکەم ئەوێتەوە زیاتر گەنج بۆ ئەوەی کە لە نێوان چەندین پرۆژەی بچووکدا کامیان هەڵبژێرێت، کامیان پێویستە گرنگی پێبدات، کامیان بەپێی ئەو سەرمایی کە لە بەردەستایەتی چەند اختیارێکی هەڵبژاردننی پرۆژەکان و دەستپێکردنی پرۆژەی بچووکی ئەبێت، کامیان هەڵبژێرت باشترە. بەڵام دوای ئەم ناوبڕە دواتر وەڵام بەرەوە. بینەرانی ئازیز دوای ئەم ناوبڕە درێژە بە گفتوگۆکەمان دەکەین لەبارەی چۆن گەنجان ببنە خاوەن پرۆژە و سەرمای سەربەخۆی خۆیان. لەسەر چەمچی ئاین و وەرکردنەوەی ئاین و ئاین چۆن پەیدا بووە و ئاین ڕۆڵی چیەوە بۆچی هاتووە لەو تەوەرەیە بێنینەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عەلی باپیر. ئێستا زۆربەی خەڵکی وارەزان ئیسلام یانەوە هەردەگوتێت دینی ئیسلام ئەوە معنا عورفیەکەیەتی معنا باوەکەیەتی ئەگەر نا وشەی ئیسلام یعنی ملکەچی هەموو ئیسلامێک دینە بەڵام مەرزنی هەموو دینێک ئیسلام بێ. وشەی ئیسلام ئایا مرادیفە یاخود با بڵێن بۆ خۆی بە شێوەیەکی سەربەخۆ شوێنی گرتووە لە قورئانی پیرۆز کە تۆ مسلمانی نابێ بە ڕێک دابڕۆ یا بە دوای کەسێ بکەی کە ڕێەکەی پێچەوانەی دینەکەی تۆیە بەڵکو دژی دینەکەی تۆیە. دەگوترێ مادام خۆی پەروەردگار ئیرادەی یاوە بە ئینسانەکە خۆی ئیرادەکەی پێبەخشیوە کە هەم خراپە هەم چاکە بکە لە چاکایەوە پاداشتی ئەداتەوە، بەڵام لە خراپەیە بۆ لۆمەیەەکە ینی بۆ سەرجەنشتێکە بۆ عقابێدا بۆ لە قیامەت تا مەسەلەن بۆ منای خاتە دۆزەخەوە یان دەبێت خواپەرست بێ یان دەبێت خۆپەرست و ئارەزوو پەرست و
ئەو پەرست و فلانشت و فلانشتە پەرست بێ هیچ مەجاری نییە. حکمت لەوە چییە کە خی پەروەردگار ئەم جۆرە تەبیعاتە یاخود بڵێن ئەم جۆرە ئیرادەیەوە بە مرۆڤ کە توانای لادانیشی هەبێت. بەرنامەی نووسین و یادەوەری یەکشەمە کاتژمێر 9 بە کاتی هەولێر. دووبارە سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. کاک محەممەد پرسیاریەوەم کرد لە پێش ناوبڕەکە وتم لە نێوان کۆمەڵێک پرۆژەی بچووکدا گەنج بەو سەرمایە بچووکەی کە خۆی بنیادی ناوە کام لەو پرۆژانە هەڵبژێرێت کە هەرسێکی خستوێتە گومانەوە کامیان هەڵبژێرە باشە ینی مەرجی هەڵبژاردننی پرۆژە لە نێوان 3-4 بۆ پرۆژەکان کامیان باشترە بێت چی بکاتە پێوەری هەڵبژاردنەکەی پێوەەر بۆ بژاردننی پرۆژە ئەوەیە کە لە خۆت ئەپرسیان لە خۆیە پرسێت کە ئایا بەو سەرمایی کە هەمە بەو سەرمایەکەمەی کە هەمە چ پرۆژەیەک باشە ئەمە یەک خاڵی دووەم ئایا چ پرۆژەیەک لەگەڵ واقعی حاڵ و باری فەرهەنگی و کۆمەڵایەتی و بازارگەڕی ئەو ناوچەیە ئەگونجێت. خاڵی سێمیش ئەوەیە کە چ پرۆژەیەک ئەوەنە ئەهمیەت و گرنگی هەیە کە لەو مووقعە لەو ناوچەیە کە بە جۆرێک لە جۆرەکان ڕکابەری نەبێت چونکە کە ڕکابەر بۆ دروست بوو ئاسی بەرهەمداریت کەمە بێتەوە. بۆ نمونە لە شوێنێکی فرۆشتنی خواردەمەنی هەیە تۆ 50 متر 100 متر لەو لای ئەوە کەکەی ئاستی بەرهەمداری هەردووکتان دابەزێت ینی بەپێی پێویست ناتوانانی سەرپێی خۆ بکەیت. ئەی تا چەند لێرە کوواڵێتی ینی دەورە بینێ ئەگەر ئەوترێت ئەگەر دەرزی فرۆش بێ ئەگەر هەر چوار دەوری دەرزی فرۆش بێ ئەتوانێت پارەی خۆی دەستکەوێت. بەڵام پرسیارەکە لێرە لەوەدایە ئێستا خەڵکی بەعام لە جیاندا هۆشیاری ئەویان هەیە زۆرتر گرنگی بە کوواڵەتی شتەکانە درێ تا چەندەم گەنجە بە بیر لە کوواڵەتی بکاتەوە ئەگەر ئەو شتەی بۆتە منافسیشی لێشیەوە نزیک بێ. بەڵێ بێگومان جەدوای کاڵاکەی کوالەتی کاڵاکەی ڕۆڵی گرنگە بینێ لە سەرکەوتنیاوە لە ئاستی بەرهەمداریاوە لە بازارگەری و فرۆشتنەکەیە. بێگومان خاڵێکی زۆر گرنگە ئەبێ ڕەچاوی ئاستی مستەوای جەدوای کاڵاکەی بکە. بەڵام ئێستا ئەوەنەی وەک ئابووری ناسێک کە سێری بارودۆخی ئابووری کۆمەلگای کوردیەکەم دەرفەت بۆ پرۆژەی بچووک زۆر کەم بووەتەوە ینی چەند ناوەندێکی گەورەی کۆگای گەورە لە ناو بازاری شارە گەورەکانی هەرێمی کوردستانە ینی مۆنۆپۆل ئەوەی کە ئێمە لە ئابووریا پێوترێ احتیکار قۆڕکاری بە ئینگلیزی مۆنۆپۆلی کۆی چالاکی ئابوووریەکانیان کردووە ینی کەمتر دەرفەت هەیە بۆ سەرپێخستنی پرۆژە بچووکەکان ینی لە شاری سلێمانی لە هەولێر لە دهۆک چەند کۆگایەکی گەورە ینی چەند بازارێکی گەورە کۆی چالاکی ئابوووریەکانی قۆڕ کردو ینی شتێکی وا نەماوەتەوە کە هەر لە زمانی ئەو پرسیاری پێشومە کاک محەممەد تا چەند توانەی بەڕێوەبردننی ئەو خودی ئەو پرۆژەی کەم گەنجە ئەوێ ئیشی تیا بکات لەوێ لە یەکێک لەو پرۆژانەیە ئەم توانە و تاقە و بیرکردنەوە و بیرۆکەکەی تیا سەرکەوتو بێت تا چەند ئەمەش هۆکارێکە بۆ سەرخستنی پرۆژەکە. بەڵێ هۆکارێکی گرنگە کە قابلیەت و کەفاعەت و قودرەتی هەبێت بۆ بەڕێوەبردننی پرۆژەکەی بۆ سەرپێخستنی پرۆژەکەی و بەڕاستی جورئەت لە بڕیاردانە عنسوری سەرکەوتنە فاکتەری سەرکەوتنە کە جورئەتی هەبێت لە بڕیاردانە و توانای ئیدارەدانی هەبێ و بە جۆرێکی تر بیڵم کە بتوانێت لە ناو بازارە
تایبەتمەندی خۆی هەبێت لە ناو بازارەکە خەڵک بە شتێک بیناسنەوە کڕیارەکانی مشتریەکانی بە شتێک بیناسنەوە ینی ئیتر بە زمانێکی پاراو بێت یان بە نرخێکی ڕەمزی قانزازێکی ڕەمزی بخاتە سەر وای بکەێت کە تایبەتمەندی خۆی هەبێت لە بازاری کارە ئەمە عنسوری سەرکەوتنە فاکتەری سەرکەوتنە بۆ پرۆژێکی بچووک ئەبێت تایبەتمەندی خۆت یانی تایبەتمەندیەکەت هەبێت کە لەوانی ترت جیا بکاتەوە لە فرۆشارەکە. زۆر باشە کاک محەممەد دەمەوێت ئەزمموی کۆمەڵێک گەنجی گیانی بێ یان ناوخۆی بێ ئەمانە بزانم تا چەند ئەمان لە پرۆژەی بچووکەوە دەستیان پێکردو ئێستا ناوبانگیشیان هەیە. بەڵێ نمونەمان زۆرە لە واقعی ئابووری جیهانە چەند نمونە زۆرە بەڵام ئاماژە بە یەک دانیانەکەم لەبەرەوەی کە لای بینەران و لە لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر معروفە مارک زاکەربێک موسیسی کۆمپانیای فەیسبوک یان ئەتوان بڵێم یەکێک لە خاوەن بیرۆکەکانی کۆمپانیای بەناوبانگی فەیسبوکە لە ساڵی 1984 لەدایک بوو لە فێبریوەری 2004 لە زانکۆی هاوارد لە ئەمریکا توانی لە ڕێگەی دروستکردنی ئەو شەبەکەی تەواصلی ئیجتیماعی تۆڕە کۆمەڵایەتیەوە بە جۆرێک خۆی دروستکە کە بگاتە ئاستی ملیاردێرەکانی جیهان ئاسی ملیاردێرەکانی جیهان و ئاسی خاوەن سەرمایەکان بەپێی هەڵسەنگاندنێکی گۆڤاری تایمی ئەمریکی لە ساڵی 2010 یەکێک بوو لە 100 کەسایەتیە کاریگەرەکە لەسەر ئاستی جیهان. ئەمە نمونەیەکی زۆر گەرم و گەشە کە لە واقعی ئابووری جیهاندا هەیە بەس لێرە ئەمێ ئاماژە بچمەوە سەر یەک خاڵی زۆر زۆر گرنگ. مارک زاکەربێک لە ڕۆژی 25 دیسەمبەری ساڵی 2016 پیرۆزبایی جەژنی کریسمس و جەژنی حانوکای کرد لە جوولەکانی جیهان. 77 ملیۆن کەس شوێنی کەوتووە فۆلۆوەرێتی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە کۆمنتەکان بۆیان نووسی ئەی قەرار نەبوو تۆ بڕیار نەبوو تۆ ئاتەتیز بی تۆ بێدین بی بێ بڕوا بیت ئەم پیرۆزبایە لە چی بە کۆمنتێک بە باری سەرنجەکەی لە تێچێنێکیان لە کۆمنتێکا جوابی دانەوە وتی من لە خێزانێکی جوولەکە لەدایک بووم ئێستا بەو قەناعەتە گەیشتوم احتیقادم بەوە هەیە کە مەسەب زۆر زۆر گرنگە کە ئاین زۆر زۆر گرنگە ناتوانانی ڕەچاوی تایبەتمەندی کولتوری و فەرهەنگی و ئاینی کۆمەڵگاکەت و خەڵکی دنیانەکەی ئەمەم بۆی ئاماژەم بەوەکە کە لە هەرێمی کوردستاندا زۆر جار بەرپرسانی حکومەت گلەی یەکەن ئەڵێن ئێمە قەرزی بچووکەین خەڵکی هەرێمی کوردستان هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەک پێویست ناچن بەدەمیەوە بەڕاستی کە ناچن بەدەمیەوە ئەمە ئەبێ بۆ خۆیان تێبگەن کە بۆچی خەڵک وەری ناگرێت مخالیفی عەقیدەی ئاینی خەڵکی هەرێمی کوردستانە. زۆر باشە بێشک لە هەرێمی کوردستان گەنجەکانی ئێمە لە ڕێگەی ئەو پاشەکەوتەی خۆیەوە بوو بێ یاخود پارێک بوو بێ لە ڕێگەی جۆرێک لە جۆرەکان کە دەستی کەوتەوە بۆتە سەرمایە لای بە زۆرێک لە هیلاکەتی بەدەستی گەیشتووە بۆیە ترس لە بەگەڕخستنی جارێکی تری هەیە ئەم ترسە چۆن بڕەوێنێتەوە چۆن بێگومانە وترێت لە زانستی ئابووریشا زۆر ئاماژەی پێکرێکە ینی ئەوە ترسە فەقیرتەکە هەژارتەکە لابردنی ترس و دڵڕاوکێکانتە ئەتگەێنە بەوەی کە بگەیتە ئاستی سەرمایی باشی خۆت گەنجی ئێمە بۆ ترسێ. بەڵێ بەڕاستی ئەوە کۆمەڵێک ڕەهەندی مێژووی سایکۆلۆژی سۆسیۆلۆژی مێژووی زۆر دوورمەودای هەیە. لێرە ئەمێ ئاماژە بە یەک شت بکەم لە هەج وڵاتێکە ئەمە بە ئەمانە تۆڵم لە هەج وڵاتێکە کە حکومڕانی و حاکمیت و حکومڕانی بە لولەی تفەنگ بوو کە بە لولەی تفەنگ بوو لەژێر زەبری لولەی دەبابە و چەکدارا بوو بەڕاستی لەو کۆمەڵگانە چاوەڕێکردن لە گەشەی ئابووری و لە سیستمێکی ئابووری تۆکمە و بەهێز پێم وابێ خەیاڵەیان سەرابە لە هەرێمی کوردستانە بەردەوام هەمومان نەزانی کە چ لە دوای ساڵی 1990 چ ناجێگیری و نادڵنیاییەک هەیە لەباری سیاسی ئەم وڵاتەیە بۆیە
ئەم ناجێگیریە لە باری سیاسی ڕاستەوخۆ کاریگەری و ڕنگدانە و کاردانەوە هەیە لەسەر دەرونی تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەکە زۆر جار بە زاراوە شعبیەکە گەر بڵم ئەڵەن ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ینی بڕێکی زۆر ئەوەی کە پاشەکەوتیشی هەبێت ناوێرێت لەبەر ناجێگیری و نائستیقراری سیاسی ناوێرێت پارەکەی بەگەڕ بخا سەرماکەی بەگەڕ بخا لە پرۆژەیەەکە وەگوتم ڕەهەندی مێژووی هەیە ڕەهەندی سیاسی هەیە ڕەهەندی سایکۆلۆژی هەیە لێرە ئەبێ شتێکم بیر نەچێت کە بتێ باز لە سیستمێکی پێشکەوتوی ئابووری بکەی بەڕاستی بەبێ سیستمی بانکی پێشکەوت و گەشەی ئابووری بەدی نایەت ئێمە لە هەرێمی کوردستانە سیستمی بانکی توانم بڵم لە ئاستی نەبووندایە ئەمەش دوورایەتی مێژووی هەیە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1990 لە ڕاپەڕینەکە بڕێکی زۆر لە پاشەکەوت لە داهاتی خەڵکی هەرێمی کوردستان کە لە بانقەکانەدانرا لە زروفێکی تایبەتە لە ڕاپەڕینەکە تیاچوو لەوەوە بارێکی زۆر باش دەرونی زۆر ئاڵۆزی لای لە کۆنەست و یادەوەری خەڵکی هەرێمی کوردستانە بانک شوێنی متمانە نییە تا و فەرهەنگەش دروستەکەی تۆ زۆر زۆری لە تازەشا دووبارە بۆەوە باماشەوە لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانەیە وەکو کۆتا پرسیارم کاتم زۆر کەم ماوە ئەمەوێت بپرسم کە گرنگی ئێستا کۆمەڵە گەنج بینەرانی ئێمە زۆرینیان بێشک گەنجن بۆی بزانن بیر بکەنەوە کە ئەو سەرمایی هەیەە و ئەیانەوێت ببنە خاوەنی ئابووری سربەخۆی خۆیان و داهاتی سربەخۆی خۆیان بزانن گرنگی پرۆژەی بچووک لە چیایە بۆی هاندانێکیش بێ بۆی دەستکەن بە بنیانانی پرۆژەی بەڵێ پرۆژەی بچووک کۆمەڵێک لایانی ئیجابی زۆر زۆریە ئەوەی کە دەرفەت بێ لەم ماوەکورتەی بەرنامەکە کە ماوە ئاماژەی پێ بم ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە لە کەمکردنەوەی کەلێنی هەژاری و نەداری لە ناو سیستەمە ئابوووریەکانی وڵاتاندا و گەشەی ئابووری دروستەکە و خاڵی دووەم کە گرنگی و تایبەتمەندی پرۆژەی بچووک کە بێتە هۆی ئەوەی کە ئاستی کۆچکردنی خەڵکی لادیەکان بۆ ناو شارەکان کەم بکاتەوە ڕای بگرێت کە زۆر جار لێکەوتە و کاریگەری سلبی هەیە ئەو کۆچە بە لێشاو و هەبینیمان لە دوای ساڵی 2023ەوە کە خەڵکی دیهاتەکانی هەرێمی کوردستان هاتنە ناو شارەکان کۆمەڵێک لێکەوتە و گۆڕانکاری دیمۆگرافی و ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی گەورەی دوای خواهێنە کە تا ئەمڕۆژ لایەزال دەرکەوتە و لێکەوتەکانی لەسەر ژیانی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی ئەمڕۆی کۆمەلگای کوردی دیارە و خاڵی سێم کە لە گرنگی پرۆژەی بچووک ئەوەیە کە واکە کە کۆمەڵێک کەسی شارەزا و لێ هاتوو ئامادە بکەوانی کە لە پرۆژە بچووکەکانە ئیشەکەن کە تمۆحی ئابووری گەورەتریان هەبێت داهاتی گەورەتریان هەبێت ئەچن لە پرۆژە گەورەکانە ئیشەکەن ئەمەژە بێت تا جێگەیەک بۆ پێگەیاندنی کادیر کە دواتر لە شوێنی باشتر و گەورەترا خزمەت بە ئابووریەکەن دەست و چاو خۆش زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد ئەبوبەکر ئابووری ناس لە مەڵقەی بەرنامەی ژێرخان لەگەڵم زۆر سپاس بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم لەم ئەڵقەیەشدا تا کۆتا بینەرمان بوون بەخوای گەورەتان ئەسپێرم تا ئەڵقەی ئایندە هەر شاد بژین زۆر سپاس کاک محەممەد ئازیێتوان نایە